لە ڕاستیە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان درێژەدانە بەو گەندەڵی و بەو نەعەدالەتی بۆ ناداتپەروەری کە هەیە و ئێستا دۆخێک خوڵقاوە کە مەجای گەندەڵی فراوانتر بووە، مەجای ناداتپەروەری زیاتر بووە و ئەم درێژکردنەوەیش ینی جۆرێکە لە اتفاقی بینی هەردوو حزب بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی دیکە نەکرێ. خۆی عادەتەن لە سیستەمی حکومڕانیە کاتێکە کیانێک دامەزراوەیەک دروستە بێ بەڕێکەوتنێکە بێ لە بینی هاوڵاتیان و لە بینی سڵتەیە دەسەڵاتێکە وەکو گرێبەستێکی کۆمەڵایەتی لێدێت هەر کاتێک ماوەی ئەم گرێبەستە تەواو بێت پێویستە هەڵبۆشێتەوە و دووبارە هەڵبژاردنێکی دیکە بکرێتەوە. بەڵام ئێستا بەداخەوە ئەبینین کە بە اتفاقی هەردوو حزبەکە ئەم ماوەی پەرلەمانە درێژ کراوەتەوە وەکو بینیمان لە ساڵانی ترە کە دەرەنجامی خراپی بوو بە دڵنیاییەوە ئێستش دەرەنجامی باشی نابێت و بگرە خراپتریشە بێ لە ساڵانی ڕابردوو. بێگومان بەتەکیید لەوە دڵنیان کە ڕێژەی دەنگەکان کەمترە بێتەوە و هەروە دۆخێکیش هاتووەتە پێشەوە لە ناوچەکەیە کە بەهۆی ئەو خۆپیشاندانەوە و هەروەها دۆخی عێراقیش کە ئاڵۆزی تێکەوتووە و میلیشای چەکداری و دۆخی ئابووری و خراپی ئەوەی ململانەی لەسەر سەر و کۆمار و ئەمانە ینی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە هەڵبژاردن دا بخرێت و تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە. وڵی لە کاتی دەنگدان ئەوان بەڵێنیاندا کە 4 ساڵ خەڵک بە 4 ساڵ دەنگی داوەتە ئەم پەرلەمانە ئێستا بەداخەوە لایەنێکی سیاسی بۆ ئەوەی ئەجندای خۆی بسەبێنێتە سەر خەڵک و بەسەر حزبەکانی تر هاتووە تەمەنی پەرلەمان بێ گوێدانە ڕێی خەڵک بێ گوێدانە شەقام هاتووە تەمەنی پەرلەمانی درێژ کردوێتەوە. بەداخەوە هەنێ لایەنەکان ئیسا دایانەوە بکشێنەوە لە پەرلەمان لایەنێکی سیاسی دەوێت لە جیاتی ئەوان بانگرانی هەم بەسەر بودجە دروستەکە هەنێ ئەندام پەرلەمانی ترە تێرەیان خەنە شوێنەکانیان بەداخەوە مەد نەریتێکی ناشرینە لایەنێکی سیاسی بۆ ئەوەی بۆ مەرامی سیاسی خۆی بۆ ئەوەی حزبەکان دەسەمۆ بکات هاتووە تەمەنی پەرلەمان درێژەکات و هیچی تر نییە هیچ ڕێیە بۆ خەڵک دانانن. بەداخەوە لایەنێکی سیاسی دەوێت خۆی هەر کات انتخابیوێ انتخابات دەکات و ترسی لە انتخاباتنی ئەوەی زەرمەندی یەکەمە حزابەکانی ئەم سنوورەیە کە نانوێ هەڵبژاردن بکرێن. بەداخەوە نەریتێکی زۆر ناشرینە دەستیان داوەتە ئەم نەریتە بۆ درێژکردنەوەی پەرلەمان و بۆ ئەوەی پەرلەمانیان وا لێکرێت چێک ناومێتیەک ئەوەیە لە پەرلەمانە دروست بووە بڕۆ سەیرەکەی ونەرمەندیان ناوردوێتە ناو پەرلەمان سەیرەکەی خەڵکیانێکی گۆرانی بێژیان ناوردە پەرلەمان ئەو نەیترە ناشرین بووە. بەداخەوە 4 ساڵە من پەرلەمانم بینیوە یەک یاسایەکی دەرنەکرێت کە لە بەرژەوەندی موچەخۆرا بێت لە بەرژەوەندیە ڕێی خەڵکا بێت من هیچ لەو خزمەتەم نەبینەوە کە بۆ هاوڵاتی کرێوە کە پێمان خۆش بێت 2 ساڵی تریش درێژکەنەوە بۆ ئەوەی لە ئاقل تۆزێ لە مەعاناتی خەڵک کەمکەنەوە.